ئەمشەو لە شاری سۆران بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە کە 8 مارس دەکات بازارێکی تایبەت بە ژنانی خاوەن کاری تایبەتی خۆیان یاخود ئەو ژنانەی کە کاری دەستیەکەن کراوەتەوە و بازارەکە بۆ ماوەی 15 ڕۆژ لە شەوانە لە کاژمێر ئەوتونی ئێوارە تاوەکو 12 شەو بەردەوامە بێت لە پارکی بورگول لە شاری سۆران ئەوەی کە لێرە هەیە ئەمڕۆ نزیکەی 25 ژن بەشداریان کردووە بە کارە دەستیەکانی خۆیان یاخود بڵێم ئەو ژنانەی کە خاوەن کاری خۆیانن لێرە بەرهەمەکانیان نمایشەکەن و بە بازاڕیانەکەن و خەڵکی دێن سەردانیانەکەن بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان لێ بکڕن و خاوەن کارەکانیش نمایشی بەرهەمی خۆیانەکەن. من یەکێک لەو خاوەن کارانە ئەدوێنم خات و سڵاو لێبێ بەگەر بۆمان باس بکەی بە چی بەشداری کردووان بۆ لێرە؟ سەرەتا زۆر بەخێربن بەرهەمەکانی ئێمە زیاتر هونێریە ئەمە هەوڵماندا و هونێر بە شوازێکی جیاواز نیشان بدەین بە شوازێکی بینین لێرانەوە. بڵێم خۆت کاری خۆت هەیە یان دوکانت هەیە؟ ئەمە هەم دوکانم هەیە هەم پەیجیشم هەیە زیاتر لێرە بەشداریم کرد و بە دەرفەتم زانی کە بە بازاڕیکردن و یاسانێک بۆ ئیشەکەی خۆم بکەم. لە دوکانەکە چیە فرۆشی بەرهەمەکانت چین؟ ئەمە هەمە جۆرە هەم زانتۆ قرتاسیە و هەروە بابەتی دیاری و دیکۆڕاتی غورفەشە فرۆشین کە گەنجان بۆ ڕازانەوەی غورفەکانی ئەمەکاری کاری دەستی خۆتان هەیە ئەمڕۆ لێرە نمایشتان کردوێت؟ وەڵاهی ئەمڕۆ یەکێک لەو تابلۆیانەوان هەڕس کردووە. باسێکی ئەو تابلۆیان بۆ بکەم تابلۆیە چیە؟ زۆربەی ڕسمەکان کە ئێمە پرێنتیانەکەین هی وێنەکێشە جیهانیەکانە ڤانکۆخێکێکە لە وێنەکێشە بەناوبانگەکانی کە لە جیهاندا ئێستا وێنەکانی تابلۆکانی لاسایی ئەکرێتەوە ئەوەشیان کە دەستاری نایتە کە بەشێکی چاوەکەی داگرتووە یەکێکە لە بەناوبانگترین تابلۆکانی ڤانکۆخکە لە نەخۆشخانەی دەرونی کێشاویەتی. ئەم تابلوانە خواستیان لەسەر لای خەڵک؟ بێگومان تابلۆ هونەریەکان زۆرترین خواستیان لەسەرە و ئێمە شەوڵمانداوە لە گەلەریەکەمان گۆشەیەکی تایبەتی بۆ دابین بکەین. ئەمە نرخیان چۆن ئێستا نمونە بە نمونە ئەو تابلۆی دەست ئەو تابلۆی دەستم ئێستا عالیان نرخی 5,000 و بچووکتریشمان هەیە و گەورەتریشمان هەیە بە پێی خواستی مشتری. هیوادارم ئافرەتان بتوانن بێنە دەرەوە لە ماڵەکانیان هەمویان خاوەن بەهرەی تایبەت بە خۆیانن هەوڵدن هاوشانی پیاوان کار بکەن ببن بە خاوەندا هاتی سەر بەخۆی خۆیان و چاویانە دەستی هیچ کەسێک نەبێتە.